سڵاوتان لێبێ خۆشەویستان. ئەمڕۆ دەچینە نێو دۆخێکی مشت و مڕاوی کەسایەتیەکی نهێنی لە دێر زەمانەوە تێپەڕیوە و تا ئەمڕۆژ وەک نهێنی ماوەتەوە. سیرتر ئەوەیە دەوترێت کە زیندووە و لە جیهانەکەماندا بوونی هەیە. پەیوەندی چییە بە سێ گۆشەی بەرمۆدەوە؟ یان باشتر بڵێن ئایا ئەمە مەسیحی دەجالە؟ با پێکەوە بچینە نێو جیهانی مێژووی شاراوە. گوێ بگرن هاوڕێیان و بینەران. ئەمڕۆ بابەتێکی زۆر مشت و مڕاوی باز دەکەین بە خواستی زۆربەتان. بە تێر و تەسەلی دەگەڕین بە دوای کەسایەتیە کە سەرڕای زۆری سەرچاوەکان کە باسییان لێوە کردووە چ لە کتێبە کۆنەکان بێت یان نوێیەکان، بەڵام هێشتا مشت و مڕێکی زۆری لەسەر بوونی گشتی دروست کردووە و دەکات. کەسایەتیەک یان باشتر بڵین پیاوێک کە یەکێک لە گەورەترین تاوانەکانی مێژووی ئەنجام داوە و تووڕێی خودا و پێغەمبەرە ڕەوانکراوەکانی بە دوای خۆی داهێناوە. ناوی ئەم کەسایەتیە بە یەکێک لە فریشتەکانەوە بەسترا بووەوە و نزاکردنی ئەم پێغەمبەرە لەسەری یەکێک بوو لە هۆکارە هەرە دیارەکانی مشت و مڕەکە کە تا ئەم ڕۆژ بەردەوامە. سەبارەت بە پەیوەندیەکی بە مەسیح یان مەسیحی دەجالەوە ئەوە گەوهەری نهێنی و سەر لێ شێواویەکەیە. با پێکەوە بەردەوام بین بۆ ئەوەی زیاتر لەگەڵ سامری خاوەنی گوێرەکەی زێڕین ئاشنا بین. پێش دەستپێکردنی ڤیدیۆکە لە بیرتان نەسێ لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و هەروە سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئەوەی بابەتی زیاتری لەم شێوەیە ببینن. ئێستاش با دەست پێ بکەین. ئەم کەسایەتی باسی دەکەین ناوی سامریە یاخود بە سامری ناوی دەرکردووە. ئەم کەسایەتیە کە ناوەکەی بە ڕاشکاوی لە قورئانی پیرۆزدا باس کراوە. مشت و مڕێکی زۆری لەسەر بوونی هێناوەتە ئاراوە. با دەست بکەین بە ناساندنی ئەم پیاوە. سەبارەت بە ناوی بە پێی زۆربەی سەرساوەکان و لێکدانەوەکان ناوی موسای کوڕی زەفەر بووە لە شارۆچکەی کرمان، بەڵام خازن و بەغەوی لە کتێبەکانیاندا ئاماژەیان بەوە کردووە کە ناوی سیانەغ بووە لە کەرەمیان. ناوی سامری لە کتێبەکانی پەیمانی کۆنی تەورات و ئینجیلدا هاتووە و بە ناوی پیاوی شەمۆنی باس کراوە. سەبارەت بە هۆکاری نازناوەکەی کە ناوی سامریە، هەندێک کتێب باز لەوە دەکەن کە لە هۆزی سامرەوە بووە، بەڵام لێک دەرەوەکانی تر دەڵێن کە لە گوندی سامعە بووە، بەڵام هەندێک لە زانایانی موسڵمان وشەی سامریان بە شێوازێکی تر لێک داوەتەوە، بە تایبەتی کە ژمارەیەک لە بیرمەندانی موسڵمان و مەسیحی و چەندین مێژ و نووز ئەو بیرۆکەیان ڕەت کردوێتەوە کە نازناوی سامری بەم پیاوە درابێ بەهۆی ئەوەی خەڵکی شارۆچکەی سامرە بوو بێ. ئەمەش لەبەر ئەوەی ئەم شارۆچکەیە دروست بووە، یان باشتر بڵێن دروست کراوە لە سەردەمی عومەری چوارەم پاشای بنی ئیسرائیل، واتە دوای 500 سەدا لە سەردەمی موسا سەلامی خوای لێبێ. و ئەمەش ناگونجێت لەگەڵ باسکردنی سامری و پەیوەندیەکەی بە پێغەمبەر موسا سەلامی خوای لێبێت لە هەموو کتێبە پیرۆزەکاندا. بۆیە زانایانی موسڵمان ئەم بابەتیان بەم شێوەیە لێکداوتەوە. وشەی سامری وشەیەکی عەرەب کراوە لە زمانی عیبری کە تێیدا شینی عیبری دەگۆڕدرێت بۆ سینی عەرەبی، وەک چۆن لە ناوی موسادا کە لە ناوی عیبری مۆشا وەرگیراوە. بەڵام سامری دەگەڕێتەوە بۆ شارۆچکەی شارۆن کە لە سەردەمی پێغەمبەر موسا و جێنشینەکەی یوشعی کوڕی نوندا ئاوەدان بووە. وشەی سامری عەرەب کراوە لە وشەی شارۆنی. سامری لە هەمان کاتدا لەدایک بووە کە پێغەمبەر موسا سەلامی خوای لێبێت لەدایک بووە. هەمومان دەزانین فیرعەونی موسا فەرمانی بە کوشتنی منداڵە کوڕە تازە لەدایک بووەکان کردبوو لە ترسی ئەوەی کە پێشبینی کوشتنی لەسەر دەستی یەکێک لەوان بێتە دی. بۆیە هەندێک لێکچوون لە نێوان چیرۆکی لەدایک بوونی سامری و پێغەمبەر موسا سەلامی خودای لێبێت دەبینین، وەک چۆن دایکی موسا سەلامی خوای لێبێت لە زۆرداری فیرعەون ترسا و خستێ سندوقێکە و فڕێدایە ناو ڕووبارەکە. دایکی سامریش نزیک بوو هەمان کار بکە، بەڵام جیاوازێکە ئەوە بوو کە دایکی سامری خستێ ئەشکەوتێکەوە. سەبارەت بەما دکتۆر عەلی جومعە ئەندامی دەستەی زانایانی گەورەی ئەزهەر دەڵێت کە ژنانی بنی ئیسرائیل لەو سەردەمەدا کاتێک مەترسی دەهاتە ئاراوە دەچوونە چۆڵەوانی و ئەشکەوتەکان، منداڵەکانیان لەوێ دادەنا و بەجێیان دەهێش لە ترسی فیرعەون. سیرتر ئەوەیە کێ پەروەردەی کردووە. بەپێی دکتۆر عەلی جومعە ئەو منداڵانە فریشتەکان بەرپرسیار بوون لە پەروەردەکردنیان بە فەرمانی خودا. ئەی کێ سامری پەروەردە کردووە؟
بەپێی زۆربەی کتێبەکانی لێکدەرەوان وەک ئیبن جەریر و تەبەڕی و قورتوبی و ئیبن کەسیر و جگە لەوانەش و جگە لەوەی دکتۆر عەلی جومعە باسی کردووە، فریشتە جبرائیل سامری پەروەردە کردووە و بە هەنگوین و شیر لە لەپی دەستی خۆی خواردوێتی تا گەورە بووە و پشتی بە خۆی بەستووە. ئەم زانیاریە باش لە بیر بکەن، چونکە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە پێکەوە بەستنی ڕووداوەکان. پەیوەندی ناوی موسای کوڕی زەفەر واتە سامری و پێغەمبەر موسای کوڕی عیمران و هەلو مەرزی پەروەردەکردنی هەر یەکەیان. جگە لەو ڕووداوی لە نێوانیاندا ڕوویدا، شاعیرانی هانداوە دوو بەیتە شعر لە کتێبی تاج العەروسی زوبەیدادا دەدۆزینەوە کە هەموو بابەتەکە کوردەکەنەوە دەڵێن ئەگەر مرۆڤ لە ئەزەلەوە بەختیار نەبوو، ئەوە پەروەردەکارەکەی لە دەست دەدات و ئاواتی پوچەڵ بووەوە. موسا ئەوەی جبرائیل پەروەردەی کرد کافر بوو، موسا ئەوەی فرعون پەروەردەی کرد پێغەمبەر بوو. کەواتە پێش ئەوەی بگەینە بەشی نهێنی و گەورەتی مشت و مڕی ئەڵقەی ئەمڕۆ، با بە کوردکراوەیەک پێتان بڵێم چی چیرۆکی سامری و پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێت بووە. چیرۆکی سامری لەگەڵ پێغەمبەر موسا سەلامی خوای لێبێت لە هەموو کتێبە پیرۆزەکاندا باس کراوە، بە دڵنیاییەوە لەگەڵ هەندێک جیاوازی لە نێوانیاندا و دەست پێ دەکەین بە قورئانی پیرۆز کە باسی ئەم چیرۆکە لە سوورەتی تاهادا دەدۆزینەوە، هەروەها بە شێوەیەکی کوردکراو لە سوورەتی ئەلئەعرافیشدا هاتووە. بەپێی زۆربەی لێکدەرەوەکان دوای ڕزگاربوونی موسا و گەلەکەی لە فرعون و سەربازەکانی و لە کاتی ڕۆشتنیاندا بەسەر گەلێکدا تێپەڕین کە پەرستشی گوێرەکەیان دەکرد. بەنی ئیسرائیل داوایان لە موسا کرد کە خودایەک بۆ ئەوانیش دروست بکات وەک ئەوەی ئەوان دەیپەرستن. ئەوان ڕاهاتبوون لەسەر پەرستنی بتەکان و هێشتا ئاینی یەکتاپەرستی لە دڵیاندا جێگیر نەببوو. بەڵام موسا ئاگاداری کردنەوە لە شیرک و پێیڕاگەیاندن کە خودایان گەورەتر و مەزنترە لەوەی جەستەیەک وەربگرێت. موسا و بەنی ئیسرائیل بەردەوام بوون لە ڕێگەکەیان تا فەرمانی خوددا بە موسا گەیشت کە بڕوات بۆ وەرگرتنی فەرمانەکانی ئاین لە خودای گەورە. بۆیە موسا گەلەکەی بۆ ماوەی 40 شەو جێهێشت و هاڕوونی برای کردە جێنشینی خۆی. لەناو ئەو گەلەدا سامری هەبوو، ناسرابوو بە دروستکردنی بت و چاکردنی زێڕ و زیو. ئەم سامریە نیشانەی باوەڕ و نیوەی شیرک بوو. داوای لە بەنی ئیسرائیل کرد کە ئەو زێڕ و زیوانی لە فرعون و گەلەکەی وەرگرت بوون بیدەنێ بۆ ئەوەی لە تاوانەکانیان ڕزگاریان بکە. ئینجا زێڕ و زیوەکانی وەرگرت و فڕیدایە ناو ئاگرێکی داگیرساوە. پاش توانەوەیان گوێرەکەیەکی زێڕینی لێ هاتە دەرەوە کە دەنگی لورەی لێدەهات. پێیانی گوت کە ئەمە پەروەردگاری ئێوە و پەروەردگاری موسایە، بەڵام موسا لە بیری کردووە لەگەڵ خۆی بیبە. گەلەکەشی باوەڕیان پێکرد بەهۆی لاوازی باوەڕیان و نەزانینیان. هاڕوونیش نەیتوانی ڕێگریان لێ بکە بەهۆی زۆری ژمارەیان و هەڕەشەی کوشتنیشیان لێ کردبوو. و لە ترسی ئەوەی فیتنەیەک لە نێوان بەنی ئیسرائیلدا دروست بێت کە سزای موسا بخاتە سەریان، بەڵام موسا سەلامی خوای لێبێ پەروەردگاری پێی ڕاگەیاندەبوو دەربارەی فیتنەی سامری. گەڕایەوە لای گەلەکەی و بینی کە هەمویان سەر و گوێسکە دەکەن و بە دەوری گوێرەکەکەدا هەڵدەپەڕن. ڕاستەوخۆ تووڕە بوو و سەرەتا لێپرسینەوەی لە هاڕون کرد کە ئەویش بە نۆرەی خۆی هۆکارەکانی پێڕاگەیان کە بۆسی نەیتوانیوە سامری و ئەوانی لەگەڵیدا بوون بیان وەستێنێت. پاشان ڕووی لە سامری کرد کە وەڵامی دایەوە گوتی شتێکی بینیوە کە هیچ کەسێک نەیدیوە. باسی لەوە دەکرد کە پێغەمبەرێکی بینیوە و مشتێک لە شوێن پێی پێغەمبەرەکەی وەرگرتووە و خستوێتیە سەر زەوی. ئینجا بووە بە گوێرەکە. با لێرەدا کەمێک بوەستین. چ شوێن پێیەک بۆ پێغەمبەرەکە؟ چەندین شیکردنەوە هەیە. یەکێک ئەوەیە کە سامری توانیوێتی فریشتە جبرائیل ببینێ بە فەرمانی خودای گەورە بۆ ئەوەی فیتنەیەک لە نێوانی بەنی ئیسرائیلدا دروست بێت و تاقیکردنەوەی باوەڕ و پشبەستنیان بە بانگەوازەکەی موسا دەربکەوێ. بەڵام شیکردنەوە هەر دیارە کە زۆربەی لێکدەرەوان پشتیان پێبەستووە. ئەوەیە کە ئیبن عەباس و موجاهید و قەتادە و جگە لەوان گێڕاویانەتەوە کە سامری لە ڕۆژێکدا جبرائیلی لەسەر ئەسپەکەی بینیوە کاتێک دەریاکە بۆ موسا و گەلەکەی شکا. بیرتان دێت لە سەرەتای ئەڵقەکەدا کاتێک گوتمان جبرائیل ئەو کەسە بوو کە سامری کاتێک منداڵ بوو پەروەردەی کرد، بەم هۆکارەوە توانی جبرائیل بناسێتەوە لە بینینەکەدا. کەواتە سامری جبرائیلی لەسەر ئەسپەکەی بینی، سەیری شوێنی پێی ئەسپەکەی کرد، بینی کە هەر شوێنێک کە ئەسپەکە پێی لێنا سەوز دەبوو. بۆیە زانی کە خاکی شوێن پێی ئەم ئەسپا شتێکی گەورەی تێدایە.
بۆیە مشتێک لەو خاکەی وەرگرتو و لە کاتی تەواوکردنی دروستکردنی گوێرەکەکەدا بەکاری دەهێنا. کاریگەری لەسەر کرد بۆ ئەوەی ژیان تێیدا دروست بێت. ئێستاش با باسی ڕای دژ بم بۆ چوونانە بکەین. هەندێک لە زانایان وەک ئەسفەهانی و ئیبن عاشور پەسەندیان کردووە کەمە بەز لە ئاسەواری پێغەمبەر بریتیە لە بینینی سامری بۆ هەندێک لە سونەتەکانی پێغەمبەر موسا و ئاینەکەی و قەنەعەت پێنەکردنی. سەبارەت بە دەنگی لوورەی گوێرەکە ئەوە لێکدەرەوەکان بەوەیان شی کردوتەوە کە سامری دروستکەرێکی لێهاتووی بتەکان بووە و کوونی لە جەستەی گوێرەکەکەدا دروست کردووە کە ڕێگە بە هەوا دەدا تێیدا بڕات و لە دەمیدا وەک دەنگی لوورە دەربچێ. بەردەوام دەبین لەگەڵ گێڕانەوەی قورئانی کە پێمان دەڵێ سزای سامری دابڕانی بوو لە کۆمەلگا و ڕێگە پێنەدانی بۆ ئەوەی دەست لە کەس بدات یان کەس دەستی لێ بدا. بە تەنیا و سەرگردان بەسەر زەویدا دەڕۆشت و بە هەموو کەسێک کە نزیکی دەبووەوە دەیگوت دەست لێ مەدا. بێگومان موسا پێی ڕاگەیان کە سزا و تۆڵەی قیامەت چاوەڕێی دەکا. ئەم بەشە باش لە بیر بکەن چونکە یەکێک لە تەوەری مشتومڕی داهاتووە. سەبارەت بە گوێرەکەش چارەنووسی سوتاندن و بڵاوکردنەوەی لە دەریادا بوو بۆ ئەوەی حەقیقەتی لاوازیەکەی بۆ بەنی ئیسرائیل ڕوون بێتەوە. ئەمە کورتەی گێڕانەوەی ئیسلامیە. چیرۆکەکە لە کتێبەکانی پەیمانی کۆن و تەوراتیشدا هاتووە. بەتایبەت لە سەفەری خروزدا هەمان وردەکاریەکانی چیرۆکی ئیسلامی دەبینین بە گۆڕانکاریەکی سەرەکیەوە کە بریتیە لەوەی ئەوەی گوێرەکەکەی دروست کردووە هاڕون بووە نەک سامری. و موسا سەلامی خوای لێ بێت دوای سوتاندنی گوێرەکەکە و بڵاوکردنەوەی پاشماوەکانی لە ڕووبارەکەدا بەنی ئیسرائیلی ناچار کرد لە ئاوی ئەم ڕووبارە بخۆنەوە. لە کتێبەکانی پەیمانی نوێ یان بە واتایەکی ورتر ئەوەی پەیوەندی بە سەرەتای مەسیحیەتەوە هەیە. ئاماژەیەکی سادە بەم ڕووداوە دەبینین بەبێ ئەوەی بچینە وردەکاریەکانەوە. لە سەفەری کردداری نێردراواندا کورتەیەک دەبینین کە دەڵێ ئیتر لەو ڕۆژانەدا گوێرەکەکەیان دروست کرد و قوربانیان بۆ بتەکە بەرز کردەوە و بەکارەکانی جەژنیشیان دڵخۆش بوون. هەروها ئاماژەیەک بەکاری بنی ئیسرائیل دەبینین لە یەکەم نامەی پۆلس بۆ کۆڕۆنسیەکان کە دەڵێت پەرستشکارانی بتەکان نەبن وەک هەندێک لەوان بوون وەک نووسراوە گەلەکە دانیشتن بۆ خواردن و خواردنەوە و پاشان هەستان بۆ یاریکردن. ئاینی مەسیحی هیچ شتێکی دەربارەی دروستکەری گوێرەکەکە باز نەکردووە. بەڵام لە سەفەری مەلیکەکاندا ئەمەی خوارەوە دەبینین و ئەو فیتنەی کە فیتنەی کرد. بەڵام لە کتێبی هەواڵی ڕۆژانی پاشایانی ئیسرائیلدا نووسراوە. هەروەها سەفەری مەلیکەکان کۆتایی سەردەمی کوڕی سالممان پێدەڵێ. سووری چووە ناو کۆشکی پاشا و خۆی بە ئاگر سووتان. مرد لەبەر تاوانەکانی کە ئەنجامی دابوون بە ئەنجامدانی خراپە لە بەرچاوی پەروەردگار و لەبەر پیلانەکەی کەوای لە ئیسرائیل کرد بتپەرستی بکەن. و ئەمە ئاماژەیەکی ڕوونە بۆ گوناهی سامری کەواتە چیرۆکەکە لە هەرسی ئاینەکەدا ناسراوە. سەر ڕای جیاوازیەکان و دیارترینیان کۆتایی سامریە. ئەمەش دەرگای گەورەتی مشتومڕمان لێ دەکاتەوە لەم ئەڵقەیەدا کە هەمووتان چاوەڕێی دەکەن. دەگەینە پرسیارە هەرە دیارەکە کە زۆربەتان چاوەڕێی دەکەن. پەیوەندی سامری بە مەسیح یان مەسیحی دەجالەوە چییە؟ و ئەم بیرۆکەیە لەکوێوە هاتۆتە ئاراوە؟ لە وەڵامی کۆتاییدا دەڵێن ئەم دەجالە هەرچیەک بێت هیچ پەیوەندیەکی نییە و لێکچوونێکی نییە بە مەسیحی عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لێ بێت. کەواتە لەم ماوەی دواییدا بیرۆکەیەک سەری هەڵدا کە دەجال جگە لە سامری خاوەنی گوێرەکە زێڕینەکە و هیچی تر نییە. بەڵام ئەم بیرۆکەیە نوێ نییە. سەرڕای ئەوەی کە زۆربەی زانایانی تەفسیر پێیان وایە سامری لە ناوچووە. بەڵام زەرکەشی لە کتێبی ئەلبورهان فی علومی القورئاندا لە یەکێک لە زانایانی دێڕینەوە دەگێڕێتەوە. بەبێ ناوهێنان ئاماژە بەوە دەکا کە سامری لەوانەیە دەجال بێت یان یەکێک بێت لەوانەیە کە تا ڕۆژێکی دیاریکرا و مۆڵەتیان پێدراوە کە نەمردووە بەڵکو هێشتا زیندووە و چاوەڕێی سزای قیامەت دەکات بە پشتبەستن بە ئاەتی 77 سوورەتی تاها. بەڵام لە سەردەمی ئێستاماندا ئەم بیرۆکەیە دووبارە سەری هەڵدایەوە لە ڕێگەی کتێبی ئەلمەسیح الدەجال والحرب القادیمەی نووسەر محەممەد عیسا داود کە لە کتێبەکەیدا باسی لەوە کردووە کە سامری مەسیحی دەجالە و لە سێگۆشەی بەرمۆدەدا نیشتە جێیە. جێ سەرنجە کە ژمارەیەک لە زانایانی موسڵمان سەرڕای کەمی ژمارەیان پشتگیری ئەم بۆچوونەیان کردووە بە پشتبەستن بە چەند خاڵێک. یەکەم ئەو ئاەتەی کە پێشتر باسمان کرد کە ڕوونی نەکردەوە ئایا سامری مردووە یان نا و ئەم لێک دەرەوانە بە نیشانەی زیندومانەوەی داناوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە سامری پیاوێکە کە توانای سەرسوڕهێنەری هەیە و جوبرائیلی بینیوە
و ئەمەش یەکێکە لە تایبەتمەندیەکانی دەجال کە پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت پێمانیان ڕاگەیاندووە. هەروەها گوێرەکەی زێڕینی گۆڕی بۆ گوێرەکەیەکی زیندوو. ئەمەش یەکێکە لە تواناکانی دەجال. دیارترین شت ئەوە بوو کە موسا سەلامی خوای لێبێت سەر کۆنەی هاڕوونی کردو لێی تووڕە بوو سەر ڕای بێتاوانیەکەی، بەڵام بە تووڕەی قسەی لەگەڵ سامری نەکردو. ئەمەش بە پێی لێک دەرەوان لەبەر ئەوە بوو کە ناتوانێت، چونکە دەیزانی ئەو مەسیحی دەجالە و لە ناوچوونی لەسەر دەستی عیسای کوڕی مەریەم دەبێت لە کۆتایی زەمن. سەبارەت بە سزاکەی کە دەست لێنەدانی بوو لەگەڵ هیچ کەسێک، ئەوە لایەنگیرانی ئەم تیۆریە بەوەیان لێک داوەتەوە کە ئەمە سزایەک نەبووە کە تایبەتمەندی بێت بۆ سامری یان دەجال بە پێی قسەی ئەوان، چونکە هیچ کەسێک ناتوانێت دەستی لێ بدە. هەموو پێغەمبەران ئاگاداری دەجال بوون و ئومەتەکانیان لێ ئاگادار دەکردەوە، وەک لە فەرمودەی شەریفی پێغەمبەر محەممەد سەلامی خودای لێبێ هاتووە کە فەرموویەتی: خودای گەورە هیچ پێغەمبەرێکی نەناردووە مەگەر ئومەتەکەی لە دەجال ئاگادار کردوتەوە. بۆیە ئەگەر سامری دەجال بووایە، ئەوە ئەم بابەتە لە موسا و هاڕون شاراوە نەدەبوو، بە تایبەتی کە سامری لەگەڵ موسا بوو و لەگەڵ ئەو بەنی ئیسرائیل هەڵهات لە ترسی زۆرداری فیرعون. ئەگەر ئەو دەجال بووایە، موسا متمانی پێنەدەکرد و گەلەکەی لێ ئاگادار نەدەکردەوە. خاڵێکی تر کە زانایانی موسڵمان دژی ئەوانن کە بانگەشە بۆ بیرۆکەی ئەوە دەکەن کە دەجال و سامری یەک کەسایەتین، ئەوەیە کە سامری بە دەقی ڕوون و ئاشکرا لە قورئانی پیرۆزدا سزا دراوە بەوەی ڕێگی پێنەدرێت دەست لە هیچ کەسێک بدات و دابڕدرێت لە کۆمەلگا، و دەزانرێت کە دەجال لەگەڵ خەڵکدا تێکەڵ دەبێت و بانگەشی ئەوە دەکات کە پێغەمبەر و پەروەردگارە و کارە سەر سوڕهێنەر و سەمەرەکانی نیشان دەدات بۆ فیتنەکردنی مرۆڤەکان. ئەی چۆن دەبێت سامری بێت کە قورئان زەختی لەوە کردوتەوە کە لە خەڵکی دابڕاوە، و ئەمە بەپێی زانایان چاواشەکردن و بەدرۆخستنەوەی دەقی قورئانیە. سەبارەت بەوەی کە شوێنی بوونی سامری لە بەرمۆدەدایە، زۆربەی زانایانی موسڵمان لەسەر ئەم بابەتە کۆکن و پشت بە چەند فەرمودەیەکی پێغەمبەرایەتی دەبەستن کە شوێنی دەرکەوتنی دەجال دەردەخن. لەوانە فەرمودەی پێغەمبەرایەتی: دەجال لە خاکێکەوە دەردەکەوێت لە ڕۆژهەڵات کە پێی دەوترێت خۆراسان، و فەرمودەیەکی تر دەڵێت دەجال لە جوولەکەی ئەسفەهانەوە دەردەکەوێت، 7,000 لە جوولەکە شوێنی دەکەون و تازیان لەسرە. کەواتە فەرمودەی پێغەمبەرایەتی بەڕوونی ئاماژە بە دەرکەوتنی دەجال لە ڕۆژهەڵات دەکات و بوونی هیچ پەیوەندیەک بۆ سێگۆشەی بەرمۆدا لەم بابەتەدا ڕەت دەکاتەوە. کەواتە هاوڕێیان، دوای ئەوەی توانیمان لە ڕێگەی خوێندنەوە و توێژینەوەکانمانەوە دەربارەی سامری کەسایەتیە مشت و مڕاوی و نهێنیەکە پێشکەش بە ئێوە بکەین، پرسیارە هەرە دیارەکە دەمێنێتەوە: ئایا سامری مردووە یان بەڕاستی یەکێکە لەوانەی مۆڵەتیان پێدرا و چاوەڕێی سزای قیامەت دەکەن؟ و ئایا بەڕاستی سامری مەسیح یان مەسیحی دەجالە و بوونی هەیە لە نێوانماندا؟ بەڵکو شوێنی بوونی لە یەکێک لەم ناوچە جوگرافیە نهێنیانە و لە چالاکیە نامۆکان وەک سێگۆشەی بەرمۆدەدایە. ئایا پێتان وایە ئەم زانیاریانە ڕاست بن؟ و ئایا سامری لەوانەیە ڕۆژێک ئاشکرا بکرێت و مشتومڕەکە لەسەر کەسایەتێکە یەکلای بکرێتەوە؟ ئەمە لە وەڵامی ئەم پرسیارانە دەڵێن کە تەنها خوددا دەزانێت. ئێوەش دەتوانن ڕاو پێشنیاری خۆتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا لەگەڵدا هاو بەش بکەن. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شیر بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.